لە ڕاستیان پرۆژەیەک بۆ گواستنەوەی موچە خۆرانی هەرێمی کوردستان بۆ سەر حکوومەتی عراقی فیدرال دوای ئەوەی کە ئیتر هەموو ڕێگەکانمان لەگەڵ هەرێمی کوردستان بەکارێنا کە هیچی سوودی نەبوو، هیچی ڕێگایەک نەبوو بۆ چارەسەرکردنی، هەمووی ڕێگا بوو بۆ خراپکردنی، بۆیە چارەسەری کێشەی موچەکە لە ڕێبەقداوە. زەمان چییە فەرمانبەران وەکو ئێستا حاڵیان وایە کە چوشتن سەر بەغدا هەمان شتیان لەسەر کاتێک کە موچەکەی لە هەرێمی کوردستان چێتە سەر بەغدا کەواتە حسابی هەموو موچەخۆرانی عێراقی بۆ کرێ. لە عێراقی ژێمە ڕۆژی چوارشەممەی ڕابردوو دەنگماندا دژی هەر دەستکاریکردنی هەر بڕنی موچەی فەرمانبەری ئاسایی جگە لە پلە تایبەتەکان کە خۆمان بۆیە بە شانازیەوە ئەمەمان کردووە و هەر کاتێکیش هەموو حسابێکی بۆ بکرا بەیەکەوە بۆ یەکرێ. بۆیە لە بەغداش نیەتێکی وازح نییە بۆ دەستکاریکردنی موچەی فەرمانبەران، بۆیە زەمان هەیە کە ڕێکوتن بکرێ لە بین هەرێم و بەغدایە ئەم کێشەیە چارەسەر بکرێ لە بنەڕەتەوە. شوێن پشتگیری دەکەن بە تایبەت پەرلەمانتارەکانی تر و زائید ئەوەی کە ئایا سەرۆکۆمان هیچ ئاگادارێکی ئەم پرۆژەیە هەیە و پشتگیری دەکات. ئەم پرۆژەیەک نییە پێویستی بە دەستکاریکردنی یاسا و دەستور و قەوانین بێن. پرۆژەیەکە عملیە پراکتیکیە لەو دۆخی ئێستا ئیشی لەسەرکری. ئەمەی کە ئێستا هەیە ئێمە بەپی زانیاریەکانم یان بەپی ئەوەی کە تێکیشم لە بەغدا لە حکوومەتەوە ناڕازیەک نییە لەسەر ئەم بابەتە، ناڕزاییەک نییە. ئەوەی کامینێتەوە لەسەر هەرێمە لە هەرێمیش پێم وایە ئەرکێکی گەورەی لە کۆڵەکاتەوە، بۆیە بێ وا تەماشا بکرێت کە ئەمە دەحمێک ئەمە پاڵپشتیەکە نەوەکو ڕێگایەک بۆ تێکدانی هەندێک بابەت نەخێرمە پاڵپشتیەکە بۆ چارەسەرکردنی کێشەوە ئەگەر هەرێم لەسەر ئەم بابەتە نایبێتە جواب یان ناوێتە پێشەوە بێ خۆی موچەی فەرمانبەران چارەسەرکەوە من پێم وایە خۆی ناتوانێت بەبێ بەغدا و ئیعلانی کردووە وازح بۆ دەرکەوتووە بەبێ بەغدا ناتوانێت یەک مانگ موچە بە لەبەرەوە هەر ڕێگایەک غیری ئەم ڕێگایە بەکەڵک نایە و نەتیجەی نەبووە و نایشی پێ. ئەگەر هەر کەسێکیش ئەوێ پاڵپشتیان پرۆژە بکە و پرۆژەی لەم دەقێوی ئەوەی من بەڵێ هەندێک لە پەرلەمانتارانی کوردی بەغدا بەڕێزان هەمان بۆ چوونیان هەیە، بەڵام بە وردی بەم شێوازە مناقەشەمان نەکردووە و بەڵام بە هەموو بەگشتی لەسەرەوەن کە ئیتر کێشەی موچە لە بەغداوە چارەسەرەکردن نەک لە هەرێمە.